من یەک شتێک بە کچەکان بڵێم، ئەو کچانەی کە زەواجیان نەکردووە و بالئەخەس ئەوانەی کە زەواجیان کردووە، مانەوەی زۆر لە ماڵ باوک، گوێگرتن زۆر بۆ دایک ئەنجامەکەی زۆر خراپە. هەر کاتێ فەراختان بەجێ هێشت بۆ دڵی خۆتان، بۆ دڵی مێردەکانتان، هەر کاتێ ئەوەنە زۆر لە ماڵی دایک مانەوە، ئەوەنە لە ماڵی باوک و برا مانەوە بە هەفتە و بە دوو هەفتە، خەمتان لە ماڵی خۆتان نەخوارد، دەرئەنجامی خراپ چاوەڕێی هەر هەمووتانەکات. باوەڕتان هەبێ کارەساتە لەم کاتەیە، باشە کە دنیای سۆشیال میدیا و دنیای فەسادە، بەلینکێک ئەگەیتە ماڵی فڵان کەس، بەلینکێک ئەگەیتە دەرەوەی وڵات، یعنی بەس ئەوە بە لەمسێک ئیتر ئەگەی بەوەی کە مەبەستە. نابێت فەراغ بۆ پیاوی خۆتان بەجێ بێڵن. دایک تاجە لەسەر سەرماندا، ینی باوک پێڵاوەکانی وەکو جامانەی کەینە سەرمان، ئەوەنە مقدس و ئەوەنە بەڕێز و حورمەتیان هەیە. بەڵام شەوێ مایتەوە، دوان مایتەوە، مادام ئەوان پێویستیان بە تۆ نییە و پەکەوتە نین، ڕەزیل نین، لەسەر جێگا نەکەوتونە، تەواو وەرەوە مەیەڵە پیاوەکەت فەراقی هەبێت، یا هیچ نەبێ با ئەو دوو شەوەش پیاوەکە لەگەڵ تابێت، با لەگەڵ تابێت. یعنی هەندێ شت هەیە من ناتوانم، یعنی ئەسرارە ناتوانم هەندێ شت هەیە لەسەر شاشە باسی کەم. تێگەی زۆر جار، یعنی زۆر جار کە کچ لی تێک ئەچێت، دایکە لی تێکەدات، هەر دایکی خۆیەتی جگەرگۆشەکەی یا لە جگەرگۆشەکەی خۆی تێکەدات. باشە جارێک ئێمە لە زەواجە کۆمەڵێ شتمان هەیە ئەساسیاتن، کۆمەڵێ شتمان هەیە سانەوین، یعنی شتی لاوەکین. باشە یعنی ئافرەتێ بڵێ من ئەگەر باشە خاوەن دوو مناڵ بڵێ ئەگەر جیام نەکەیتەوە، خانووی تایبەتم بۆ نەکەیت، من لێت جیابمەوە، لە ئەسڵدا ئەم ئافرەتە ئەم پیاوەی خۆش ناوێت، و لە ئەسڵدا ئەم ئافرەتە منەتی بە زەواج هەر نییە. ئەم بە دوای حەزەکانی خۆیەتی، بە دوای ئیسراحەتەکانی خۆیەتی، بە دوای دڵی مێردەکەیەوە نییە، بە دوای قوربانیەوە نییە. یعنی ناتوانێت قوربانی با بۆ پیاوەکەی، هەر ژنێک ناتوانێت قوربانی با بۆ پیاوەکەی، لە خۆشی و لە ناخۆشیە، لە فەقیری و لە دەوڵەمەنیە، لە لەشساغی و لە نەخۆشیە، لەگەڵ ئەم پیاوەیە نەبوو درۆکە ئەم ئافرەتە. ئەم ئافرەتە بە دوای مەسلحەتی خۆیەوەیەتی. بۆیە ئەمە سیفەتی ئافرەتی خراپە. هەر کاتێک لەبەر خانووی کرێ بیانووی لە پیاوەکەی گر، یان خانووی سەربەخۆ بیانووی لە پیاوەکەی گر، یان من ئەگەر وان بۆ نەکەیت، باشە نەمبیتە ئەو سەفەرە تەلاق وەرەگرم، ئەمە لە ئەسڵدا ئەم پیاوەی خۆش نەویستەوە، و لە ئەسڵدا ئەم کەسە لە مانای زەواج تێنەگەیشتووە. تێگەی زەواج یعنی کورازانی یعنی چی؟ بابە گەورەترین ئاەتی خوا زەواجە. ئەگەر زەواج لەم کوردستانەیە باشە هەڵوەشێتەوە، باشە خانەوادەکان هەڵوەشێنەوە، ئەم کوردستانە بێ بەچی بە فەحشا و بە بەڕەڵاخانە. دەیوەرە با ژن و ماڵک، ینی ژن و ماڵ و مێردەکان لە ماڵەوە کێشەیان بۆ دروست بێ و لێکتری جیابنەوە، بزانە مۆزعەت چی لێ دێت، بزانە ماڵەکان چۆن ئەبن بە گۆڕستان بۆ ئەو ڕۆحە پاکانەی کە بە ئارامی تایە ئاژیان. بۆی قوربانگیان، ئەگەر من ئەوە ینی نەسیحەتمە بۆ جەنابەت و بۆ هەموو ئەو کەسانی کە لەو حاڵەتەیە ئاژین، گەر خێزانت پرت و بیانۆکانی تەنها مەسەلەی خانووە، ئەگینا تۆی خۆشەوێت، ماڵ و مناڵی خۆشەوێت، ئەگەر خانۆکەی بۆ نەکەی لێت جیابێتەوە، ئەوە لە ئەسڵدا توی خۆش نەویستووە. بمبورە ئەم قسەیەک. من هەزارەها عایلە و خێزان هاتوونە بۆ لام، کێشەی خۆیان لام باس کردووە، بە فەزلی خوا زۆربەی هەرە زۆری خوای پەروەردگار یعنی وای کردووە الحەمدوللا سڵحکەن، هەل لەو ژوورەیە کە من قسە بۆیان کردووە ئاشتەوە بن لەگەڵ یەکتریە، هەندێتریش بە من چارەسەر ناکرێت، دیارە قەدەریان جیابوونەوە بووە. بۆیە ئەگەر ژنێ پیاوەکەی خۆش بێت، بیانووی هیچ و پوچی لێ ناگرێت. وەڵا ئەگەر خانوو خۆم بۆ نەکڕی، سیارم بۆ نەکڕی، جیابمەوە لێت، جیابیتەوە بڕۆ حەد بۆ ماڵی باوکت بڕۆ، حەد بۆ ماڵی براکانت باشی، هەر بڕۆ بۆ لای بووکەکانتان، هەر لەوێ بۆ خۆت. بەس من لێرەوە پەیام ئەنێرم بۆ دایک و باوکی خێزانت، ئەگەر گوێیان لە منە، بەڕاستی ئێوە ئەبێ لە حەقدا پشتگیری کچەکەتان کەن، لە حەقدا نابێت دەست بدەن لە پشتی کچەکەتان. ئافرین ئەبێ وا بکەی بیانوو لە پیاوەکەت بگرە، هەیەتی با بکاتە خانووی کریەوە، با خانووت بۆ بکرێت، با ئاڵتونت بۆ بکرێ، با سیارەت بۆ بکرێ. ئەمانە چین؟ ئەمانە وەسائیلی ژیانن. بەڵام هاوسەرەکەت هەموو ژیانتە، هەموو ژیانتە، چ قیمەتی هەیە؟ ئەو دوو مناڵە یعنی لە پێناو حەز و ئارەزووی ژن بێنازی باوکەون، بکەونە ماڵی باوە پێڕە، لە ماڵی خەسوو غەزورا گەورە بن، لای داپیرە و باپیرە گەورە بن، لە پێناوی چییە؟
خانوو حەز و ئارەزوویەکی لاوەکیە، سیارە حەز و ئاوازێکی لاوەکیە، ئەم شتانە یعنی قەرەبوو ئەکرێنەوە، بەڵام ڕوحی مێردەکەت قەرەبوو ناکرێتەوە. هەنی ژن زۆر جار یعنی ئەوە نەخۆش ئەڵێن من جیابمەوە کاتێک کە سەیرەکی پیاوەکە هیچ عیبی نییە، پیاوەکە یعنی کۆمەڵێ خەلەلی زۆر بەسیتە ئەکرێت چارەسەر بکرێ، ئەڵێ دانانیشم، ئەڵم تەمەنە چەندێکە لە 35 ساڵم، هێشتا گەنج و جوانم، وازانێ 35 ساڵ ئەم گەنجانەی ئێستا دێتە داوای، خۆ 20 ساڵ و 22 ساڵمانە نایەتە داوات بە قوربان. کێ دێتە داوات؟ ها؟ یا ژن مردوویە دێتە داوات، یا بۆ ژنی دووەم تۆیانەوێت، یا کەسێ دێت مناڵی بۆ بەخێوکەیت، یا ئەوە تا ئیتر ئەمێنیتەوە. ئەنجا ئەم مناڵانە دووردە وردەکە گەورە بن، ئەو ژنە هێنێ و ئەو شۆکاتۆ بە تەنیا مێنیتەوە، و دایک و باوکیش تا سەر بۆ کەس نامێننەوە، تا سەر بۆ کەس نامێننەوە، یعنی حقیقەت ئەمامە حقیقەتە، تا سەر بۆ کەس نامێننەوە. ئەنجا ئافرەت هەر ئەوە نەخۆشە بێوە ژن کەوت، هەر چوونە دەرەوەیەکی تعلیقێکی بەدواوەیە. ئەو دراوسەی کەوا تۆ زۆر بە دڵسۆزیە زانی ئەڵێ بۆچی چوە دەرەوە، ئەو خوشکەی خۆت کە زۆر بە ئەمینیە زانی گومانت لێکات، کاتێک ئەچی بۆ بازار خۆتەکەی بە هەر دوکانێکە باشە، چکە تۆ جوان و جاحێڵی بە ئەنقەس ژیان لە خۆ تێکداوە، تۆ نەمێردەکەت مردووە، نە ئەوەیە لە سەر کێشەی خیانەت و کۆمەڵی قەزایی گەورە جیابوو بێتیتەوە، نە کاتێک لەسەر کێشەیەکی ئاوا بچووکی لاوەکی جیا ئەبیتەوە، دوای خۆت لێ تاسوڵ و سەدەیت و بەرەو بازار ئەڕۆی، ئەبێت چاوەڕێی قسەی خەڵکیت.